ئەتکا دەکەین لە کەسوکارانمان لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پەنابردن بۆ بەرنامەیەکی ئابووری ئەقڵانی بۆ ئاشتی و بۆ پاراستنی مافی هەموو لایەنەکان، هەروەها گرنگیدانی میدیا بە خۆشەویستی و برایەتی نێوان چین و توێژەکانی میلەت و تێکنەدانی ئاشتی کۆمەڵایەتی. هەروەها داواکاری لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە تایبەتی یەکێتی ئەوروپا و نەتەوە یەکگرتووەکان بۆ هەوڵدانی کتوپڕ و ڕێگەنەدان بە دەوڵەتان بۆ خۆهەڵکێشان لەو کێشە نیشتیمانیەی کە لە نێوان هەولێر و بەغداد کە لە دەرئەنجامی گشتپرسی سەری هەڵداوە. وەک ڕێکخراوی IOP نەخشە ڕێگامان لایە و ئامادەین بۆ هاوکاری و نێوەندگیری لە نێوان بەغداد و هەولێر و دڵنیاشین کە چارەسەرەکەمان پێشوازی لێ دەکرێت لەلایەن هەمووانەوە و